بنای خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری خێڵخوازانەوە هەستاوین بەدابینکردنی 105 سەبەتەی خۆراک بۆ خەرکی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە بەلێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین خوای گەورە پاداشتان داتەوە هەردەم ئێمە بە هاوکاری خێرخوازان بەردەوام بووین لە پرۆژەکانمان لە چالاکیەکانمانەوە لێرەوە دەستخۆشان لێکەین خوای گەورە پاداشتان داتەوە سەرکەوتوو بن ئینشاءالله. بەناوی خودای گەورە و میهرەبان سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم و دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری خەلیفان دەکەم کە ساڵانە چەندین جار کۆمەک و هاوکاری بەسەر هەژاران و بەسەر کەم دەرامەتان و پەکەوتان دابەشەکە و جێگای دەستخۆشی و شانازیە لە خەلیفان کە بە پاڵپشتی دەوڵەمەندان و بە پاڵپشتی ئەو کەسانەی کە خێرخوازن پرۆژەی خێر بەڕێەکەن لە خەلیفاندا و سوپاسیان ئەەکەین و ئەوە سونەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جێبەجێەکەن و پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگی داوە بە خێرکردن بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر خێر و سەدەقەی لە مانجی ڕەمەزانە ئەنجام ئەدا و دووبارە و سێبارە داوای تەمەندرێژی و سەرکەوتن و سەرفرازی بۆ ئەو جۆرە کەسانە ئەخوازین لە هەر شوێنێکە کە دەستگای خێرخوازی و یاخود دەست بۆ دەستی فەقیر و هەژاران ئەگرن خوای گەورە ڕزگاریان بکە و تەمەندرێژیان بکە خوای گەورە ڕزق و ڕۆزی زیاتریان پێ ببەخشی یا رب العالمین.